بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی گەرمی ئەمەتان پێشکەش بێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانە مەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە ڕۆژی جیهانی شێرپەنجە دەکەین. ئەمڕۆ 4/2 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی شێرپەنجەیە لە تەواوی جیهاندا و بۆ ئەم مەبەستە وڵاتان لە هەوڵی ڕوبەڕووبوونەوە و بە بنبەستگەیاندن یام لە هەوڵی بنەبڕکردنی ئەم نەخۆشیەدان کە یەکێکە لە جۆرە نەخۆشیە خراپ و درێژخایەن و لە ناوبەرەکان کە تووشی مرۆڤ دەبێت. لەم بەرنامەیەدا باز لە جۆرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان دەکەین. ئەو هۆکارانە چین کە بوونەتە مایەی ئەوەی کەوا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکان یام جۆری جیاوازەکانی شێرپەنجە لە زیادبووندان و تا ئێستاش نەتوانراوە چارەسەرێکی گونجاو یام چارەسەرێکی لەناوبەر بۆ ئەم نەخۆشیە بدۆزرێتەوە. ئایا مرۆڤ لە سەرەتاوە ئەگەر هەستی بە نیشانە و ناسێنەرەوەکانی نەخۆشی شێرپەنجە کرد بە وەرگرتنی چارەسەر و سەردانی پزیشک دەتوانێت کۆتایی بە نەخۆشیەکەی بهێنێ یا ئەم نەخۆشیە چۆنچۆنی زیاتر مرۆڤ وا بکە کەوا زیاتر لە لەشیدا لە جەستەیدا زیاتر بەرە و زۆرتر نەڕواتوە زیاتر ئەم مرۆڤە بەرە و پوکانەوە یان بە جۆرێ لە جۆرەکان لە مەرگ نزیکی نەکاتەوە. لەم بەرنامەیەدا باز لە هەموو جۆرەکانی شێرپەنجە دەکەین و ئایا منداڵ لە منداڵدا بۆچی زۆر جار ڕێژەیەکی زۆر منداڵ تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت. ئایا هۆکاری بۆ ماوەیی یا جۆری خۆراکەکانمان یا بۆنە تەمەڵی و سستی و وەرزش نەکردن لە نێو میلەتدا تا چەند یەکێکن لەو هۆکارانەی کەوا دەبنە هۆی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. لەگەڵ میوانەکەم دکتۆر پەیمان عەلی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە کە لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواست دەبێت پێکەوە باز لە ڕۆژی جیهانی شێرپەنجە و هۆکارەکانی توشبوون و چارەسەر و نیشانە و ناسێنەرەوەکانی شێرپەنجە دەکەین. دکتۆرە پەیمان ئەم کاتت باش و سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتتان باش دەستخۆشیتان لێکەم زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆرە بە سەرەتا بپرسیم زانی شێرپەنجە چییە و بە چ شتێک دەگوترێت شێرپەنجە؟ شێرپەنجە نەخۆشیەکە کە خانەیەکی غێر تەبیعی خانەیەکی نەخۆش بڵاو ئەبێتەوە لە جەستەی ئەو مرۆڤەیە. ئەو خانەیە زیاد ئەکا و زاڵش ئەبێ لەسەر خانە نۆرمەلەکان وای لێ ئەکا کە خانە نۆرمەلەکان بە شێوەیەکی ئاسایی ئیشی خۆیان نەبینن. ئەمجا ئەوە احتیما دەکات کە ئەو خانە نەخۆشە لە چۆ دەست پێ ئەکات. بۆ نمونە ئەگەر بێت و ئەو خانە نەخۆشانە تەسیر لە مخی ئێسکی نەخۆشەکەیان کرد وای لێ ئەکا کە تووشی شێرپەنجەی خوێن بێ. ئەگەر ئەو خانە نەخۆشانە دەستیان پێکرد لە گورچیلە وای لێ ئەکات کە تووشی شێرپەنجەی گورچیلە بێت. هەروەها ئەگەر بێت و ئەو خانانە لە ناو ئێسکی نەخۆشەکەیان دەست پێ بکات لەوانەیە تووشی شێرپەنجەی ئێسک بێ. کەواتە ئەو خانە نەخۆشە کە زاڵ ئەبێ لەسەر خانە نۆرمەلەکان وای لێ ئەکات ئەو جەستەیە ئیتر نەتوانێ فەنکشنی و وەزیفەتی خۆی بە شێوەیەکی ئاسایی ببینێ. زۆر باشە. دکتۆرە نەخۆشی شێرپەنجە ئایا هەر هۆکاری دروستبوونی هەر یەکێک لەو شێرپەنجانی کە جەنابت ئاماژەت پێکرد ئایا هۆکارەکانیان جیاوازە و کامترین جۆری کام جۆرەیان لە هەمویان زیاتر بۆ منە لە نێو مرۆڤدا سەر هەڵدەدا و مرۆڤ تووشی ئەم جۆرە لە نەخۆشی شێرپەنجە دەبێت؟ خۆی بە تەکیدی هۆکاری دروستبوونی شێرپەنجە چەند فاکتەرێک هەیە. فاکتەری یەکەم فاکتەری جەنەتیکە کە ئەکات ئەگەر بێت و عاملی ویراسی تایە هەبێ هەنێ خێزاندار هەیە هەنێ عائیلە هەیە ئەیدینی ڕێژەی شێرپەنجە تایە نازیاترە لە بڵێ لە داپیرەکەیە دیاری ئەدا دوایی لە پورەکەیە دیاری ئەدا دوایی لە مناڵەکەیە دیاری ئەدا یان لە ئامۆزاکەیان دیاری ئەدا هەنێ عوائل هەیە عاملی جەنەتیک تایە دەور ئەبینێ لە دروستبوونی شێرپەنجە. لەلایەکی ترەوەش هەنێ نەخۆشی هەیە پەیوەندی بە مەناعەی جەستەوەیە. ئەو مەناعەیە ئەگەر بێت و زۆر کەم بێ وای لێ ئەکا کە زیاتر معڕەز بێ بۆ دروستبوونی شێرپەنجە. پیسی ژینگە دەوری هەیە بە تایبەت ئەگەر بێت و ئەو کەسە معڕەز بێ بۆ هەنێ کیمیاباران بێ بۆ هەنێ تەقینەوە و پیسی ژینگە لەو تەقینەوەیە کە دروست ئەبێ دەربارەی یۆرانیۆم و ئەو شتانەوەنە هەمویان دەوریان هەیە لە دروستبوونی شێرپەنجە.
خۆراک وەکو ئێستاکە کە زۆر بحوث هەیە لەسەر ئەوەی کە ئەو مادە حافظانەی کە دائەنرێت لە حەفزی خواردن بۆ ماوەیەکی درێژ دەوری هەیە بۆ دروستبوونی شێرپەنجە لەبەرەوە دائیمە ئێمە ئەڵێن ئەگەر بێت و خۆراکی سروشتی بێ باشترە لەوەی کە مەوادی حافظەی تایە بێ یان لە فاست فودەکان ئەوەی کە زۆر ناتەندروستە بۆ جستەی ئەو مرۆڤە. فاکتەری ترش هەیە کە هەتاکو ئێستاکە پشکنینی بۆ ئەکرێ کە زۆر لێوەی دیار نییە کە بۆچی ئەو نەخۆشە تووشی ئەو شێرپەنجەیە بێ. زۆر باشە. دکتۆرە ڕەگەزی مرۆڤ نێر و مێ ئافرەت و ژن و پیا و کامیان بۆنونە کام جۆرەی شێرپەنجە تایبەتە بە ژن و کام جۆرەی شێرپەنجە تایبەتە بە پیا و ئەو جۆرانە کامان کە هاوبەش و مشتەرەکن لە نێوان هەردوو ڕەگەزدا. با بڵێن لە ئافرەتان زیاترینی ئەوەی کە نسبەی ڕێژەی زیاترینی دروستبوونی شێرپەنجە لە ئافرەتانە شێرپەنجەی مەمکە، دوای ئەوە شێرپەنجەی ڕەحم و شێرپەنجەی هێلکەکان دێت با بڵێن مەبیز لە دوای ئەوە ئەمجار ڕێژەی شێرپەنجەکانی تر وەکو شێرپەنجەی خوێن تایە لە ئافرەتا زیاترە. بەڵام لە پیاوانە شێرپەنجەی پرۆستێتە شێرپەنجەی سیەکانە شێرپەنجەی قۆڵۆنە ئەوانە زیاتر لە نێرەکانە زیاتر ڕێژەکەیان زیاترە دوای ئەوە ئەمجا دێتە سەر شێرپەنجەی خوێن. لە مناڵانە ڕێژەی شێرپەنجەی مێشک بە دەرەجە یەک دێ دوای شێرپەنجەی مێشک ڕێژەی شێرپەنجەی خوێن بە جۆری ALL زیاترە وەکو لە AML. لە دوای ئەوە ئەمجا شێرپەنجەی غودەدی لمفاوی دێت و شێرپەنجەی گورچیلە و شێرپەنجەی ئێسک و ئەوانیکە. زۆر باشە. هۆکاری هەر یەکێک لەم سێ ڕەگەزە منداڵ و ئافرەت و پیا و ئایا هەموو هۆکارەکان یەکشتن یان بۆچی ئەم جۆرەی شێرپەنجە تووشی ژنە بێ ئەش جۆرێکی دیکە تووشی پیاوە بێ؟ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە کە پیا ئەم جۆرەیان توش دەبێت ژن ئەو جۆرەی دیکە؟ با بڵێن زیاترینی ئەوەی بنسبەتی ئافرەتان عاملی جەنەتیک تایە دەور ئەبینێ عاملی ئەوەی کە هەنێ فاکتەری با بڵێن دایکەکە ئەگەر بێت و شیر نەدا بە مناڵەکەی ڕێژەی شێرپەنجەیان زیاترە هەنێ عوائل هەیە ڕێژەی عاملی ویراسی تایە هەیە فاکتەری جەنەتیک تایە دەور ئەبینێ لە دروستبوونی شێرپەنجەکەیە لە نەفرە زیاتر لە ناو عائلەکە تووشی شێرپەنجەی مەمک دێ دێتە سەر ئەوەی کە شێرپەنجەی سیەکان لە نێرەکانە زیاتر ڕێژەی زۆرترە چونکە جگەرە کێشان ڕۆڵێکی زۆر ئەبینێت لە دروستبوونی سیەکان با بڵێن لە شێرپەنجەی سی لەگەڵ قەسەبەی هەوایی. شێرپەنجەی قۆڵۆنش پەیوەندی زیاترینی هەیە بە عاملی جەنەتیک لەگەڵ جۆری ئەو خۆراکەی کە ئەخورێ. شێرپەنجەی پرۆستێت بەنسبەتی پیاوان ئەوش ڕێژەیەکی تایە هەیە کە پەیوەندی بە عاملی جەنەتیکشی تایە هەیە. دروستبوونی شێرپەنجەکە ئێمە ناتوانین بڵێن بەس عاملی ویراسی دەور ئەبینێ هەنێ ئستعدادی شخصی هەیە هەنێ عاملی مەناعی هەیە هەنێکی پەیوەندی بە نەوعیەتی خواردەمەنیە یان جگەرە کێشانە یان خواردنەوەی مەی و ئەوانە هەمووی دەوریان هەیە بەڵام بە تەکیدی یەک فاکتەر نییە مجموعەیە فاکتەرە بە هەموویەوە کە کۆ ئەبێتە هۆکاری ئەوەی کە نەخۆشەکە تووشی شێرپەنجە بێت. زۆر باشە. دکتۆرە دوای دروستبوون یا سەرهەڵدانی شێرپەنجە لە هەر کەسێکدا ئەم شێرپەنجەیە چۆنی گەشە دەکات یا چ شتێک دەبێتەوە ئەوەی کە بە زووترین کات لە ماوەیەکی کەمدا شێرپەنجەکە تەواوی جەستەی مرۆڤەکە بتەنێتەوە و زاڵ بێ بەسەر بەرگری ئەم مرۆڤەدا؟ خۆی بە تەکیدی وەکو کە باسم کرد لە بیدایەتە ئەوە ئەتیما دەکاتە سەر ئەو خانە نەخۆشەی کە دروست ئەبێ و ئەو خانە نەخۆشە ئیتر دەست پێەکە زیاد ئەبێ وەکو چۆن ئینقیساماتێکی زۆری تیا ئەبێ بە سورعەتێکی زۆر سەریع وای لێ ئەکا بە پەلە بڵاو بێتەوە. ئەمجا نقطەی ڕئیسی لە چارەسەرکردنی ئەو نەخۆشیە ئەوەیە ئەگەر بێت و ئەو نەخۆشیە لە فترەی بیدایەتی دروستبوونی ئەو خانە نەخۆشانە پشکنینی بۆ بکرێت و بدۆزرێتەوە. بۆ نمونە ئەگەر بێت و ئەو خانانە لە گورچیلەی نەخۆشەکەیە دیاریدا
دەست پێکە ئەو خانانە زاڵ ئەبێ لەسەر خانە نۆرمەلەکان و بە تەئکیدی وای لێ ئەکا کە وەزیفەتی ئەو کلیەیە تەئسیری تیابێ لە نۆرمەلی خۆی کەم بێتەوە. ئەگەر بێ لە بیدایەتە لە مەرحەلەی یەکەمە تەشخیص کرا فحوساتێکی سۆنەر و فحوساتی مفراس و ئەو شتانەی بۆ کرا کە دیاریدا ئەو نەخۆشیە هەیە لە مەرحەلەی یەکەم لەوانەیە بە نەشتەرگەری ئەو پارچە باڵێن گورچیلەیە کە نەخۆشە عملیاتی بۆ ئەکەن و لای ئەدەن لە دوای ئەوە عیلاجی کیمیایەکەی ئەدرێتێ بەو جۆرە ئەتوانێت سەیطرە بکاتە سەر بڵاوبوونەوەی ئەو خانە نەخۆشانە بۆ شوێنێکی دوور. بەستم ئەوەیە کە نەگاتە غودەدی لەمفاوی. بەڵام ئەگەر بێت و لەو مەرحەلەیە تەشخیص نەکرا ئەو خانە نەخۆشانە لە لای گورچیلەکەوە بە ڕێگای خوێنەوە بە ڕێگای غودەدی لەمفاویەوە بڵاوە بێتەوە بە غودەی لەمفاویەکانی دەوروبەر. مەرحەلەی سێم لەوانەیە لەوێەوە بڵاو بێتەوە بگاتە سیەکانیان بگاتە جەرگی نەخۆشەکە. مەرحەلەی چوارەم لەوانەیە بگاتە مەرحەلەی ئێسکەکە و لەبەرەوە چەندێ زوو تەشخیصی ئەو نەخۆشیە بکرێ ئەوە نەزیاتر ئەتوانین ئێمە سەیطرە بکەین و کۆنتترۆلی ئەو نەخۆشیە بکەین بە زووترین کات و ئەنجامی عیلاجەکانش بە باشتر دێتەوە. بە تایبەت خۆی عیلاجی شێرپەنجە هەنێکی هەیە پێویستی بە نەشتەرگەری ئەبێ، هەنێکی هەیە پێویستی بە عیلاجی کیمیاوی ئەبێ بە تەنیا و هەنێ جۆرش هەیە پێویستی بە عیلاجی لێزەری ئەبێ ئەوەی کە پێیە گوترە ڕێدیۆتەرەپی. هەر یەکیان ئەتیما دەکاتە سەر جۆری ئەو نەخۆشیە لە چ مەرحەلەیە کا با بڵێن تەشخیص ئەکرێ و ئەمجا دوای ئەوە نیشانە ئەکرێت کە بە چ شێوەیەک چارەسەر بکرێ. زۆر باشە. دکتۆرە هەستکردن بە نەخۆشی و نیشانەکانی نەخۆشیەکە لە سەرەتاوە بۆ منە مرۆڤێکە لە سەرەتا لە مانگ و دوومانگی سەرەتای هەستپێکردنی بە نەخۆشیەکەی ئەمە کاتێکە دەچێتە لای پزیشک و چارەسەر وەردەگرێ جیاوازی هەیە واتە زوو چاکبوونەوە و چارەسەر وەرگرتنێکی ئاسایی و سادەی جیاوازی هەیە لەگەڵەوەی کە مرۆڤێک دوای ساڵێک 2 ساڵ بۆ منە 6 مانگ 7 مانگ اینجا هەست بە نیشانەکانی نەخۆشیەکەی دەکات. بە تەئکیدی وەکو کە باسم کرد تۆزەرەوە پێش چەندێ تەشخیصی ئەو نەخۆشیە بکرێت لە مەرحەلەیەکی ئەوەلی ئەوەنەی کە زیاتر ئستیجابەی بۆ عیلاج باشتر ئەبێ. بۆ نمونە هەنێجار شێرپەنجەی خوێن لە مناڵانە مناڵەکە کەم خوێن ئەبێ لەوانەیە پەڵی شینی هەبێت وەکو خوێنبەربوونەوەیەک لە لوتی یان خوێنبەربوونەوەیەک لە دەمی ئەگەر بێت و دایک و باوکەکە زوو هەستی پێ بکەن زوو بیبەن پشکنینی خوێنی بکەن بۆ ئەوەی لە مختبەرێکی باش فحوساتەکانی بۆ بکرێ نیشانەکانی هەر لە بیدایەتەوە وەکو کە هەستیان کرد بەبێت تااقەتی مناڵەکە تایەکی لێدێ بەبێ هۆکاری تایەکەی خوێنبەربوونەوەیەکی هەیە یان ڕێژەی خوێنەکەی لە ماوەیەکی کەمە زوو دابەزی بەبێ ئەوەی کە بزانن ئەو مناڵە بۆچی ئاو هاڕنگەکەی یەکسەر زرد بۆ کەم خوێن بوون لەو کاتەیە ئەتوانێت فحوساتی مخی ئێسکی بۆ بکەین بۆەوەی کە بیدۆزینەوە بزانین هۆکارەکەی چییە لە مەرحەلەی بدایەتەوە عیلاجی بدرێتێ. بەڵام هەنێجا ئەیدینی دایک و باوکەکە هەر احتیمالە ئیهمالیکەن احتیمالە هەر بیبەن بۆ لای عیادەیەکی پزیسکی جانبی یان لە سەیدەلیەوە بەس دەرمانێکی ئەدەنێنە مناڵەکە بێتاقەتە شروبێکی تای ئەداتێ یان ئەیبەن بۆ هەنێ عیلاجی عشاب و شتیوای ئەدەنی هینی سروشتی بە فکری خۆیان وازانن ئەو بێتاقەتیە و ئەو کەم خوێنیە زۆر گرنگ نییە بەنسبەتی ئەو مناڵە ئەوە وای لێ ئەکا لەوانەیە تەشخیصەکە دواکەوێت دوای مانگێک دوای 2 مانگ ئێمە هەنێ جان خۆشمان بۆ هاتووە لە دێهاتەوەی یان لە قەزا دوورەکانەوەیە لەوانەیە 3 مانگ 4 مانگی پێچووە بێ ئەوەی کە بە تەواوەتی پشکنینێکی مزبوطی بۆ بکرێت بۆەوەی نەخۆشیەکەی بدۆزرێتەوە لەو ماوەیە نەخۆشەکە هیلاکە بێ و وای لێ ئەکا ئەستوربوونی فاتە ڕەشەی و ئەستوربوونی جەرگی و ئەستوربوونی غودەدی لەمفاویەکەی و کەم خوێنیەکەی زۆر درێژەی بداتێ لەوانەیە بەس تەنها خوێنی تێ ئەەکەم بەبێ ئەوەی کە بزانن هۆکارەکەی چییە ئەوە بە تەئکیدی وای لێ ئەکا نەخۆشەکە کە ئەگاتە مەرحەلەی تەشخیص زۆر هیلاک بووە زۆر ماندوو بووە ئەمجا لەوەیانەیە استیجابەی بۆ عیلاج لەو حاڵەتەیە زەعیفتر ئەبێ وەکو لەو نەخۆشانەی کە بە زووترین کات تەشخیص بکرێت وەکو تۆزەلمەوە پێشش کە باسمان کرد احتیمالە نەخۆشیەکە دەست پێ بکات بە شێرپەنجەی ئێسک هەروە ئازانن نەخۆشەکە
ناخەوێت تا بەیانی قاچی ژانەکە ئەلێ وڵی ها تۆپانی کردووە وڵی کەوتووە تۆزێ بەر بۆتەوە قاچی ئازارەکەی هینی قاچی هی ئەوەیە چونکە تۆپانی کردووە هەست بەوە ناکەن کە ئەو نەخۆشە هەتا بەیانی ئازارێکی زۆری هەیە هۆکارەکەی شێرپەنجەی ئێسکە کەواتە پێویستی بە پشکنینێکەکە پێویستی بە ئەشعەیەکی تایبەت ئەکا پێویستی بە مفراسێک ئەکا بۆ ئەوەی تەشخیص بکرێت لە کاتی خۆی ئێمە باسی ئەمە ناکەین بڵێن وەڵاهی هەموو ژانە ئێسکە معنایەوەیە شێرپەنجەیە معنای ئەوە نییە هەموو کەم خوێنیەک گومانی شێرپەنجەی لێ بکرێت نەخێر بەڵام هەنێ نیشانە هەیە نابێت دایک و باوکەکە ئێمالی بکات یان لە پشکنینەکەی کەواتە ئەو نیشانانە کامانن کە جەناب داماژە بەوە دەکەی کە نابێت دایک و باوکەکان پشتگوێی بخەن دایک و باوک یام هەر کەسێکی ئاسایی بەنسبەت تەندروستی خۆیەوە چۆن نیشانە و ناسێنەرەوەکانی شێرپەنجە لە خۆیدا یا لە منداڵ و کەسوکارەکەیدا بناسێتەوە وەکو باسمان کرد کە ئێستاکە بە نسبەتی جۆری شێرپەنجەکە تەحدیدی ئەکا جۆری نیشانەکان بە چ شێوەیەک دیاری ئەدا شێرپەنجەی خوێن بۆ نمونە دیاری ئەدا بە شێوەی کەم خوێنیە کە هۆکارەکەی دیار نییە دیاری ئەدا بە خوێنبەربوونەوەیە کە لەوە پێش مناڵەکە ئاسایی بوو هیچ مشکلەیەکی نەبوو بەڵام لە پڕ ئەیبینن خوێنبەربوونەوەیەکی هەیە بێ ئەوەی کە بزانن هۆکارەکەی چییە دیاریەدا بە شێوەی تایە کە درێژە ئەداتیە تایەکەش هۆکارەکەی دیار نییە بۆ نمونە مناڵەکە نە کۆکەیەکی وای هەیە نە ئیسهالێکی یان ئیلتیهاباتێکی وازحی نییە کە بڵێ ئەو تایە پەیوەندی بەو ئیلتیهابەیە یان بەو هەوەیە کە تووشی بووە دوایی ئەگەر بێت توشتەکە لە دەڕۆژێ زیاتر تێپەڕی کرد بەبێ ئەوەی کە بزانن هۆکاری ئەو کەم خوێنیە یان هۆکاری ئەو خوێنبەربوونەوەیە چییە بەبێ ئەوەی کە لە عائیلەکەیە هەبێت با بڵێن لە خێزانەکەیان نییانە هیچ کێشەی خوێنبەربوونەوەیە ئەبێ فحوساتێکی تایبەتی بۆ بکرێ لە مختبەری تایبەت چکە هەنێجا بڵێ مختبەرات هەیە احتیمالە هەموو فحسێکی کاملیان نییە فحسەکەی کە هەیەە بەس بە جیهازێکی ئۆتۆمەیتد مەشینە کە هەموو بڵەت فیلمەکە تایە ناخێندرێتەوە لەوانەیە جۆری نەخۆشیەکە تایە دیاری نەدا هەرچەند پێتەڵێ لێ من 5-6 فحسیم بۆ کرد بەڵام هەموو مختبەرێک ئەو فحوساتە تایبەتەی نییە کەواتە ئەبێ ئەو دایک و باوکە وریا بن کە بیبن بۆ مختبەرێکی فحوساتی هیماتۆلۆجی مەزبوطی تیابێ بە هەمان شێوە ئەگەر بێت و بڵێن شێرپەنجەی گورچیلە ئەو مناڵە ئەگەر بێت و کێشەیەکی هەبوو لە میزەکەیە بۆ نمونە دایکەکە بینی ڕەنگی میزی مناڵەکە سوور بووە وەکو خوێنی لێ هاتووە باشە هۆکارەکەی چییە کە وەکو خوێنی لێ هاتووە لە پڕ بەبێ ئەوەی کە مناڵەکە لەوە پێش هیچ بەردێکی هەبوو بێ هیچ ئیلتیهابێکی هەبوو بێت ئازارێکی زۆری هەیە بە تایبەت گریانی مناڵ گریانی مناڵ هەنێجا ئەیبینی بە ئازارێکی زۆرەوەیە مناڵەکە ئازارێکی هەیە کە ناتوانێت شەو هەتاکو بەیانی بخەوێ شوروبی موسەکینی ئەداتێ بەڵام ئەو هێشتا ئازارەکەی هەر بەردەوامە ئەیبینێ ئشتیهای بۆ خواردن نییە کێشی دابەزی لە ماوەی 2 هەفتەیە دینی مناڵەکە نزیکەی 3-4 کیلۆی داگرت باشە بۆچی 3-4 کیلۆ لە وەزنی ئاوها لاواز بێتەوە زەعیف بێتەوە بێتاقەتە هێزی نییە بڕوا بۆ قوتابخانە هێزی نییە یاری بکە لەگەڵ مناڵانە نەشاتی تەبیعی خۆی کەم بۆتەوە ئەمانە هەمووی نیشانەی ئەو ئەدا کە شتێکی خەتەر هەیە لە ناوە ئەبێ پشکنینی بۆ بکرێ لەوانەیە سۆنەر دیاری نەدات هەموو جارێک سۆنەر متەنەن کە سۆنەری بۆ ئەکرێ بۆی بزانێ ئایا گورچینەکانی لە چی ئاستێکایە شەرت نییە هەموو نیشانەکانی شێرپەنجە بە سۆنەرەکە دیاری بدە بعضێجا پێویستیمان بە مفراس ئەبێ یان پێویستیمان بە ڕەنینی مغناتیسیە بێ بۆی نیشانەی ئەو دروستبوونی ئەو گرێ لە ناو سکی مناڵەکە یا لە ناو مێشکە دیاری بدە زۆر باشە دکتۆرە بۆچی لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە لە زیادبووندان بە بەراورد بە ساڵانی ڕابردووی یامەونە بە ساڵانێک کە دوای ڕاپەڕین بەر لە ڕاپەڕین ڕێژەی شێرپەنجە یان ئەو کاتانە زۆر کەم بۆیان بۆن خەڵک هەستی پێ نەکردووە ئایا هۆکارانی کە جەناب داماژەت پێکرد پیسبوونی ژینگە و خراپی جۆری خۆراک و کۆمەڵشتی دیکە هەرەو هۆکارانن وایان کردووە کە بێت هۆی زیادبوون و یان بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە
خۆی وەکو ئاماژەمان پێکرد لە بیدایە تا یەک فاکتەر نییە خۆی کۆمەڵێ فاکتەرە بە گشتی هەمووی دەور ئەبینێت لە زیادبوونی ڕێژەی شێرپەنجە ئەگەر بێت و باسی بکەین لە هەشتاکانایە لە نەوەتەکانی باڵێن ساڵانی ڕابردوو ڕێژەی شێرپەنجە ئایا بەقەدەر ئێستا بوو یان نە زۆر حاڵات هەبوو لەو کاتە دیسانەوە شێرپەنجەیان هەبوو بەڵام چارەسەر نەئەکران لە کوردستان لەو کاتەیە سنتەری تایبەت نەبوو نەخۆشخانەی تایبەت نەبوو عیلاجی کیمیاوی تایبەت نەبوو کە ئامادە بێ بۆ نەخۆشەکە بۆی لە کوردستان چارەسەر بکرێت لەبەرەوە زۆربەی نەخۆشەکان ئەڕۆیشتن یا بۆ مووسڵ یان ئەڕۆیشتن بۆ بەغدا بۆی لێ چارەسەر بکرێت کەواتە من ئێستاکە ئەگەر بێت و بەراوردی بکەم لەگەڵ حاڵی ئێستەیە کە چەند سنتەری تایبەت هەیە نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر هەیە نەخۆشخانەی ڕزگاری هەیە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی هەیە نەخۆشخانەی ئاڤین هەیە لە هێڤی هەیە لە دهۆک ئەمانە هەمووی سنتەری تایبەتیان هەیە کە نەخۆشەکان تایە کۆ ئەبنەوە ئەمجا کە هەمووی کۆ ئەبێتەوە لە شوێنێکە ئەکید وا دیاری ئەدا کە ڕێژەکە زیاتر بووە ئەمە یەک دوو وشیاربوونی خەڵک دەربارەی بوونی شێرپەنجە لەوانەیە جاران زۆر وشیاریەکیان نەبوو بێ دەربارەی ئەو نەخۆشیە نەیان ئەهێنا بۆ نەخۆشخانەکە نەخۆشەکە لە ماڵی خۆی ئەمرد و ئەگەر تووشی اختیڵاتات و تووشی کێشەی زۆر ئەبوو بەبێ ئەوەی کە بگەنە تەشخیصێکی تەواوەتی بەڵام ئێستاکان خەڵکەکە زیاتر وشیارە کە ئەو نیشانانە ئەبینی ئەیهێنێ بۆ نەخۆشخانە بۆ ئەوەی پشکنینی بۆ بکرێت لەلایەکی ترەوەش پیسی ژنگە ئەگەر بێت و بەراوردی بکەین 20 ساڵ 30 ساڵ لەمە پێش بە تەکیدی سروشت بوو ژینگەمان زیاتر پاک بوو زیاتر خاوێن بوو ئەو تەلەوثەیە کە ئێستاکە هەیە لە دووکەڵ بێ لە بوونی سیارە بێ لە مەعامل بێ لە نەوت بێ لەوانە هەمووی ئەوە دەورە ئەبینێ لە پیسی ژنگە لەلایەکی ترەوەش خواردنی تەندروست جاران ئەو فاست فودانە نەبوو ئەو موادی حافظەیە نەبوو زۆربەی خەڵکەکە خواردنی سروشتیە خواردنی باڵێن ئەوەی کە لە ماڵەوە دروستەکرێ بە شێوەیەکی تەندروست ئەوە زیاتر یارمەتی ئەدا کە مرۆڤ بژی بە ژیانێکی تەندروست زیاتر و لەلایەکی ترەوەش کە ئێستاکە پشکنینەکان پێشکەوتووە زیاتر وجودی MRI وجودی فحوصاتی جەنەتیک وجودی فحوصاتی مختبەری سۆنەر ئەوانە هەمووی بۆتە هۆکاری ئەوەی کە تەشخیص بکرێت زووتر و عیلاج بکرێت لەبەر ئەوە ئێمە ئەگەر بێت و بڵین ژمارەی شێرپەنجە زیاد بووە ئەبێ لە لایەکی ترەوەش بڵین ژمارەی خەڵکش زیاد بووە وایە یانە یعنی ژمارەی نفوسی وڵاتەکەش زیاد بووە بە بەراورد ئەگەر بێت و بە نسبە وەری بگرین هەمان نسبە دەرئەچێتەوە بەڵام بە شێوەیەکی عالەمیە خۆی ئەبینرێ کە ڕێژەی شێرپەنجە بۆ ئەو فاکتەرانەی کە باس من پاشتر باز لە چارەسەر و میکانیزم و شێوازی چارەسەر وەرگرتن ئایا چۆن بتوانین چارەسەرێ بۆ نەخۆشی شێرپەنجە بدۆزینەوە لە هەر یەکێکماندا لە ئێستادا دەپرسم ئایا دەتوانین ڕێ لە زیادبوونی نەخۆشی شێرپەنجە بگرین؟ ڕێ لە ڕێگرتن لە زیادبوونی نەخۆشی شێرپەنجە بەو خاڵانە ئەبێ یەکەم پاکی ژینگە دووەم خواردنی تەندروست سێهەم ڕاضە بە نسبەتی گەوران ضروریە بۆ ئەوەی کە ئەو جستەیە بەردەوام بێت لەسەر نەشاتی خۆی چوارەم دوورکەوتنەوە لە سترێس و خەم و کە ئابە و ئەو شتانە حاڵی نەفسی زۆر دروستە زۆر تەسیری هەیە لەسەر مەناعی ئەو جستەیە چونکە ئەو کەسانەی کە زۆر لە ژێر سترێسێکی زۆرن زۆر دڵیان تون دەبێت زۆر بە دڵتەنگیەوە ژیان ئەبەنە ڕێوە مەناعەیان بە شێوەیەکی عام کەمتر ئەبێتەوە لەبەرەوە زیاتر معڕەز ئەبن کە ئەو خانە نەخۆشانە زاڵ بێ لەسەریان و لەلایەکی ترەوەش ئەو کێسانە ئەو نەخۆشانەی کە ئەزانن لە عائیلەی خۆیانە ڕێژەی شێرپەنجەیان هەیە لە دەور و بەریانە با بڵێن ئەگەر بێت و کچەکە ئەزانێ پلکی داپیری شێرپەنجەی مەمکی هەیە ئەوانە پێویستیان پێشوەخت سەردانی سنتەری تایبەت هەیە بۆ پشکنین بۆ ئەوەی کە تەشخیص بکرێت لە مەرحەلەیەکی زۆر زوو عیلاج وەربگرێ پێش ئەوەی کە مەرحەلەکە پێشکەوێت و لەلایەکی ترەوەش ئەو حاڵەتانەی کە
تەشخیص کراوە ئەبێ زوو سەردانی نەخۆشخانەکان بکەم بۆ وەرگرتنی عیلاج کەواتە لایەنی بۆ ماوەیش بۆی هەیە ئایا لایەنی بۆ ماوەی ڕۆڵی هەیە لە گواستنەوە و زیادبوونی نەخۆشی شێرپەنجەدا واتە گواستنەوەی نەخۆشیەکە لە باوکەوە بۆ منداڵ لە دایکەوە بۆ منداڵ هەنێ حالاتی جیناتیان هەیە خەلەلیان هەبێ لە جینات هەنێ عیلاقەی بە کرۆمۆسۆماتەوە هەیە بەڵێ زۆر باشە باست لە پیسبوونی ژینگە کرد و خراپی یا تەندروستی خۆراک کە ئەمانە دەبنە هۆکاری بۆ نمونە زیادبوون و تەشەنەکردنی نەخۆشی شێرپەنجە پیسبوونی ژینگە و خراپی خۆراک لە چه ڕوویەکەوە یا لە چه ڕێگەیەکەوە دەبنە هۆی زیادبوون یام دروستبوون و سەرهەڵدانی نەخۆشی شێرپەنجە ئێمە چۆن بۆمونە لە نێو ئەم ژینگە پڕ لە پیسەدا ئەم ژینگە خراپ و ئاڵۆزەدا و لە نێو ئەم هەموو جۆرە خواردنە پیسەدا چۆن خۆمان بپارێزین واللهی ئیتر ئەوە دەوری هەموو ئەبینێت دەوری کۆمەڵ هەمووی یەکەم بەنسبەتی پیسی ژینگە پاک و خاوێنی ئەگەر بێت و پاک و خاوێنی پەرسۆناڵ بێ بەنسبەتی شخصەکە خۆی دوو پاک و خاوێنی دەوروبەری ئەو نیفایەتانەی کە هەیە دەورێکی زۆری هەیە لە پیسی ژینگە ئەو نیفایەتانە کە هەمووی ئەسووتێنرێتەوە یان بە شێوەیەکی تەندروست معاملەی لەگەڵا ناکرێ دەور ئەبینێ هەموو ئەو دووکەڵێک کە با بڵێن ژینگەکەمان پیسکە ئەو سیارانەیە کە لە ناو جادەیە ئەڕۆن ئەگەر بێت و هەمووی سیانە نەکرێ بە شێوەیەکی مەزبوط ئەکید ئەوش دیسانەوە دەوری هەیە ئەو دووکەڵانەی کە دروستە بێ تەسیرەکات لەسەر پیسی ژینگە معاملەکان دایما معمل ئەبێت و دوور بێت لە ناو سنتەری شار بۆ ئەوەی تەسیر نەکات لە هەوای ناو شارەکە ئەوانە هەمووی دەور ئەبینێت کوانێت و ئەگەر بێت و شارێکت هەبێ دارێکی زۆری هەبێ ئەو دارە سەوزاییەی کە هەیە ڕێژەی ئەو تەپ و تۆز و خۆڵەی کە هەیە کەم ئەکاتەوە ئەمانە هەمووی عواملن بۆ ئەوەی کە پاکی ژینگە دوایی پاکی ئاو کوانێ جاران ئێستاکە ئاوەکەی کە ئەخورێتەوە هەمووی بە ڕێگای ئەم پلاستیکانەیە ئەو پلاستیکانە لەبەر هەتاو ئەمێنێ عباتی پلاستیک لەبەر هەتاو ئەمێنێ بۆ ماوەیەکی زۆر ئەو ئاوە تەفاعول ئەکا لەگەڵی کوانێت تۆ ئەگەر بێت و ئاوەکە بە شێوەیەکی تەندروست بیخۆیتەوە بەبێ ئەوەی کە ما بێتەوە لەناو ئەو عباتی پلاستیکە و لەبەر هەتاو بۆ ماوەیەکی زۆر تەسیر بکە ئەمانە هەمووی عواملن کە دەور ئەبینن لەوەی کە ئەو با بڵێن تەندروست نەبێت ژینگەکە زۆر باشە دکتۆرە باسمان لە هۆکاری بۆ ماوەی کرد لە گواستنەوەی زیادبوونی نەخۆشی شێرپەنجەدا کاتێک کە دەردەکەوێت دایکێک یا باوکێ یا باپیرێک هەڵگری نەخۆشی شێرپەنجەیە چۆن ڕێگر بین لە گواستنەوەی نەخۆشی شێرپەنجە بۆ ئەو منداڵانەی کە بۆ منە لە دایک بوون یا بۆ منە لە دایک دەبن و لە داهاتووشدا لە دایک دەبن ئەو شتێکیان نییە کە بڵێ ڕێگربی لە دروستبوونی ئەو شێرپەنجەیە ئەگەر بێت و فحوساتی کرۆمۆسۆماتیان فحوساتی جیناتیان تایە دیاریدا کە ڕێژەی با بڵێن هینی شێرپەنجەی مەمک ئەگەر بێت و هەنێ جیناتیان هەیە کە احتیمالەتی هەیە بۆی هەیە کە دووبارە بێتەوە لە مناڵەکەی یان لە خوشکەکەی یان لە پلکەکەی ئەوانە ئەبێت دائیما پشکنین بکەم بە شێوەیەکی دەوری هەر 3 مانگی جارێ یان هەر 6 مانگی جارێ بۆ ئەوەی بیدۆزنەوە ئایا هیچ خانەیەکی ناتەندروستیایە دروست بووە ئایا لە فحوساتی خوێنەکە هیچ شتێک هەیە دیاری دابێ بۆ ئەوەی کە لێ بەرگری بکەن وئیلا تۆ بەنسبەتی ڕاگررتنی ئەوە لەلایەن جیناتەوە فۆ شتێکی وان نیەتایە زۆر باشە یانی شتێکی وا محەدد نییە کە تۆ بتوانانی ڕایگیری دروست نەبێتەوە لەوانی تر زۆر باشە دکتۆرە جگەرە کێشان و مەینۆشی و کۆمەڵی مادەی کوحولی دیکە ئەمانە لە چوارچەوەی هەم خۆراکی تەندروست و هەم پیسبوونی ژینگەدا ئەمانە کاریگەریان چییە یام چه کاریگەری و ڕۆڵێکیان هەیە لە زیادبوون و دروستبوونی نەخۆشی شێرپەنجەدا خۆی بەتاکیدی بەنسبەتی جگەرە کێشان تەسیرێکی زۆر سلبی و خراپی هەیە لەسەر سیەکان
و خۆشە چاکەزانی کە مادەی ئەوەی کە تێتی لە هینی جگەرەکە زۆر بەشیان تەسیر لە سیەکانەکە و لە قەسەباتی هەوایی ئەکا بە مروری زەمن ئەوە نەجگەرە کێشانەکە بێ کەفائی ئەو سیەکانیان کەم ئەبێتەوە و مەناعی سیەکانی کەم ئەبێتەوە و کە مەناعی سیەکانی کەم ئەبێتەوە تووشی ئیلتیهاباتێکی زۆر ئەبێت تووشی ئیلتیهاباتی قەسەباتی مزمن ئەبێ و لەلایەکی کەوەش تەسیر لە خانە نۆرمەلەکانی ئەکات چونکە بە شێوەیەکی نۆرمەل بە شێوەیەکی تەندروست هەوا ناکێشەوە بە شێوەیەکی تەندروست ژیانی ناباتە سەر ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە دروستبوونی شێرپەنجەی قەسەباتی یان شێرپەنجەی سیەکان لەلایەکی کەوەش مەینۆشین تەسیرێکی زۆری هەیە لەسەر جەرگ و تەسیری هەیە لەسەر مەعیدە لەبەرەوە بینیویانە وەکو کە بحوثێکی زۆر کراوە ئەو کەسانەی کە مەیەنۆشم بۆ ماوەیەکی زۆر تەسیر ئەکا لە جەرگیان بۆ دروستبوونی شێرپەنجەی جەرگە و پەنکریاسش لەگەڵ مەعیدە. زۆر باشە بۆچی لە منداڵدا هێندێ منداڵ دەبینین کە دایک و باوکیان ساغە و هەڵگری نەخۆشی شێرپەنجەنین بەڵام ئەم منداڵانە بەر لەوەی کەوا ژینگەیەکی پیس کاریگەری لەسەر جەستەیان دروست بکە و خواردنێکی وا وەکۆڵی خواردنێکی واشیان نەخواردووە کە ناتەندروست بێ و بێتەوە کاری نەخۆشی شێرپەنجە بۆچی بەشێکی زۆر لە منداڵان دەبنە هەڵگری نەخۆشی شێرپەنجە؟ یەک خاڵێک هەیە ئەمەوێتە لێرانە ڕوونی کەمەوە هەڵگری شێرپەنجە نییە. هەڵگری شێرپەنجە نییە یانەوەتانێ تووشی نەخۆشیەکە بووە یانەوەتانێ ئینسانێکی ساغا دێنە سەر ئەوەی کە مناڵەکە بۆچی تووشی ئەو نەخۆشیە ئەبێ شرت نییە ئێمە لە 100% بیدۆزینەوە کە هۆکارەکەی چییە و هەتاکو عالەمیەن هەتا ئێستا کە باسی هۆکاری دروستبوونی شێرپەنجە باسی چەند فاکتەرێک ئەکەن باسی فاکتەری جینات ئەکا باسی فاکتەری خواردن ئەکا باسی فاکتەری پیسی ژینگە ئەکا باسی فاکتەری ئەوە ئەکا کە معڕەز بێ بۆ با بڵێن تەلەوساتی تەقینەوە و کیمیاوی باران و ئەوانە بەڵام لەلایەکەوەش ڕێژەیەکی تایە هەیە هەتاکو ئێستاکە هۆکارەکەی نەدۆزراوەتەوە فلەبەرەوەی ئێمە ناتوانین بڵێن 100% گەیشتوونەتە سەر پشکنینی هەموو لایەنێکی کە بتوانین بڵێین بۆچی هۆکارەکە بۆچی ئەو شێرپەنجەیە دروست بوو. زۆر باشە دکتۆرە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێرپەنجە بوو لە تەواوی جیهاندا پێم خۆشە بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەردەست جەنابتان لە هەرێمی کوردستاندا ئایا ڕێژە و ئامارێ لە بەردەست جەنابتان هەیە بزانین ڕێژەی توشبووان بە نەخۆشی شێرپەنجە چەندە و ئایا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە زیادبووندا بووە یا لە ئاستێکدا وەستا یا بۆ منە کەمی کردووە؟ ئێمە ئەگەر بێت و بە کۆی گشتی ژمارەی نەخۆشەکان وەربگرین من وەکو کە لە نەخۆشخانەی نانەکەلی بەشی منداڵان سەرپەرشتی نەخۆشەکان ئەەکەم ئەوانەی کە تووشی شێرپەنجەی خوێن بوونە تقریباً ساڵانە ئەگەر بێت و وەریگرین نزیکەی 50 هەتاکو 60 کەیسمان هەیە حاڵەتمان هەیە ئەوانەی تەشخیص ئەکرێن نوێ ساڵانە نزیکەی 50 هەتاکو 60 لەوانەیە بازجا زیاد بێ بگاتە 65 لەوانەیە کەم بێتەوە بگاتە 45 کەس ئەمە بۆ ئەم ساڵانەی کە با بڵێن لە 2002 هەتاکو ئێستاکە لەم ڕێنجەیە بەڵام ئەگەر بێت و ژمارەی نەخۆشەکان ئەوانەی تۆتەڵ تەسجیل کراون لەگەڵ شێرپەنجەی گرێیە لە ساڵی 2005ەوە هەتاکو ئێستاکە بە کۆی گشتی ئەوەی کە تۆمار کراوە لە نەخۆشخانەکەمان لە بەشی مناڵان نزیکەی 1000 نەخۆش زیاتر ئەکا ئەوە ئەگەر بێت و وەریگری کە ڕێژەیەک لەگەڵ ڕێژەی سوکانی هەموو هەولێر بەتەکیدی نسبەیەک دەرئەچێ لە زمانی نسبەی عالەمی زیاتر تێپەڕی نەکردووە ئەوەش ئەخینە بیرمانەوە کە لە ماوەی ئەم 2-3 ساڵەی ئەخیر نەخۆشی زۆرمان هەبوو لە دەرەوەی هەولێر هاتبوون نەخۆشی ئاوارەکانی لە مووسڵەوە هاتبوون لە ئەمبارەوە نەخۆشی تکریتە نەخۆشی کەرکووکە ئەوانە هەمووی چارەسەر ئەکران مناڵان چارەسەر ئەکران لە نەخۆشخانەکەمان لەبەرەوە ناتوانین بڵێن کە ئەو ژمارەیە هەمووی لە هەولێرەوەیە
لە دەورە بەری هەولێرش هەبوو لە محافظاتەکانی دەورە ئەترافەوەش هەبوو. زۆر باشە. دکتۆرە ئایا دوای توشبوون بە نەخۆشی شێرپەنجە هیوا و ئومێدێک هەیە بۆ چارەسەر؟ پێشە جەناب دامەژت بەوە کرد کە لە ڕێی ئەم هۆکارانەوە چارەسەر دەکرێت ڕێ لە دروستبوون یان تەشەنەکردنی نەخۆشی شێرپەنجە بکرێت. ئایا دوای توشبوون بە نەخۆشی شێرپەنجە هیوا ئومێدێک هەیە بۆ چارەسەربوون و بۆ چاکبوونەوەی نەخۆشەکە لە نەخۆشی شێرپەنجە؟ بە تەکیدی هیوایەکی زۆر هەیە کە نەخۆشی شێرپەنجە چارەسەر بکرێ، ئەگەر بێت و پشکنینێکی تەواوەتی بۆ بکرێ، ئەگەر بێت و بە تەواوەتی پابند بێ لەسەر ڕێنماییەکان، پابند بێ لەسەر وەرگرتنی عیلاجەکان، بەگوێری ئەوەی کە پزیشکەکە بۆی دیاری ئەکات، ئەگەر نەشتەرگەری بێ، ئەگەر عیلاجی کیمیاوی بێ، ئەگەر عیلاجی لێزەر بێ، لە کاتی خۆی وەری بگرێت و پابند بێ لەسەر ئەو ڕێنماییانە، ئومێدێکی زۆر هەیە و زۆر نەخۆش هەیە زاڵ بووە بەسەر نەخۆشیەکەی و چاکش بۆتەوە بە تەواوەتی و لە دوای ئەوەی کە عیلاجەکەشی ڕاوەستاوە ژیانێکی ئاسایی و خۆی بردۆتە سەر، منداڵەکان توانیانە قوتابخانەی خۆیان تەواوکەن. زۆر نەخۆشمان هەیە الحەمدوللا عیلاجەکانیان تەواو بووە و توانیانە هەتاکو کولیەش تەواوکەن. نەخۆشمان هەیە ستاکە خێزاندارە مناڵیشی بوو، لەبەرەوە ئێمە ئەبێ دائیمە ئومێدمان زۆر بێ بەوەی کە خوا تەبارەکەوە تەعالە ئینشاءڵڵا عیلاجی هەموو نەخۆشیێک ئەدا و بە هەمان شێوەش دکتۆرش پزیشکش دەرمانەکانی کە ئەشیدا ئەوانش ئەبێ بە سەبەب بۆ چاکبوونەوەی ئەو نەخۆشیە. لەبەرەوە ئێمە دائیما گەشتبینین کە نەخۆشەکان ئینشاءڵڵا چاکەبنەوە و عیلاجەکانشیان بە مەزبوطی وەرئەگرن بۆ ئایندەیەکی گەشت. زۆر جار کە نەخۆش هەستەکە دەبێتە توشبوو یان بوونە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە جۆرێک لە ڕووخان و نائومێدی و وەکۆڵەئیتی پاڵدانەوە و خۆ ئامادەکردن بۆ مردنی تێدا دەرەکەوێ. بۆ منە ئەم جۆرە لە نائومێدی و ڕەشببینی و وەکۆڵێ باوەشکردنەوە بۆ مەرگ لە لای نەخۆشانی شێرپەنجە ئەمە شتێکی دروست و شتێکی باشە یان بۆونە هەر خودی بۆ منە نائومێد بوون و ڕەشببینی و نەمانی گەشتبینیەکە جۆرێ بۆ خۆی نیە لە تەشەنەکردن و زیادبوونی نەخۆشی شێرپەنجە؟ خۆی بە تەکیدی کەس نییە خەبەری شێرپەنجەی بدەیت تێ پێی بڵێ تووشی نەخۆشی شێرپەنجە بووی تا دڵی خۆش بێ. بە تەکیدی کە ئەو خەبەرەی پێڵێ ئەگەر بە دایک و باوکەکە بێت، ئەگەر بە کەسەکە خۆی بێ لە بیدایە تا دڵێکی زۆر تون دەبێت، دڵی تون دەبێت، زۆری پێ ناخۆشە بێ، خەبەرێکی ناخۆشە. بەڵام ئەوەی کە لێرە با بڵێن لە کۆمەڵی خۆمانە وەکو دیاری کراوە دایما خەڵکەکەەوە ئەزانێ ناوی شێرپەنجە یعنی مردن. ئەو شتە خۆزگە لە بینی ئەو خەڵکە جیاوازی بیرکردنەوەیان دەربارەی شێرپەنجە بگۆڕایە بۆ ئەوەی کە بزانن کە ئەو نەخۆشیە چارەسەری هەیە. شەرت نییە هەموو ئەوەی کە تووشی شێرپەنجە بێ معنایەوەیە مردنە. ئەمە یەک. دووش بە تەکیدی لە بیدایەتە کە تەشخیص ئەکرێ یەکەم جاکە خەبەرەکە ئەزانن حاڵەتێکی نەفسی زۆر نائاساییان ئەبێ، ئینسان دڵی تون دەبێ، پێی ناخۆش ئەبێ، دایک و باوکەکە زۆر ئەترسن بەسەر مناڵەکانیانە، مناڵە نەخۆشەکان وازانن ئیتر ژیانی تەواوی تر ینی لە مەترسیەکی زۆرایە. بەڵام ئێمە سەپۆرتێکی زۆر ئەەکەین لەگەڵ دایک و باوکانە بۆ ئەوەی تەحملی ئەو حاڵەتە بکەن، بۆ ئەوەی کە همەتیان بەرز بێ، بۆ ئەوەی ئیمانێکی زۆریان هەبێ، بۆ ئەوەی کە پابند بن بە عیلاجەکە. طبعا ئەوە بە ڕێگای سۆشیال وەرکەرەکانە ئەوانەی کە ینی کۆمەڵایەتی دەورێکی زۆریان هەیە بۆ ئەوەی سەپۆرتی نەخۆشەکان بکەن. لە هەمان کاتا پزیشکانش ئێمە هەوڵ ئەدەین کە لەگەڵ دایک و باوکەکەیا بێگەر بێت و لەگەڵ نەخۆشەکە خۆیان دابنشین، همەتی بەرزکەین، دڵی بینەوە، ئومێدێکی زۆری بدەینێ، ئومێدێکی زۆری بدەینێ کە گەشتبین بێ. و ئەوەی کە ملاحەزەمان کردووە بە شێوەیەکی عام ئەو نەخۆشانەی کە گەشتبینن، ئەو نەخۆشانەی کە متەفائلن، ئەو نەخۆشانەی کە ئومێدێکی زۆریان هەیە چاکە بنەوە، دائیما مەناعەیان بەرزە بێ، دائیما ئیستیجابەیان بۆ عیلاج باشتر ئەبێ. بەڵام ئەو نەخۆشانەی کە زۆر دڵیان تەنگە بێ و متەفائلە، یعنی با بڵێن ڕەشبینە بن،
ئەوانەی کە زۆر دائیما بیر لە مردنەوەکەنەوە بیر لەوە ئەکەنەوە کە من قەت ناتوانم بژیم ئیتر قەت چاک نابمەوە ئەم عیلاجە سوودی نییە دنیا ئەوە نایێنێ ئەوانە مەناعەیان کەم ئەبێ نەخۆشیەکە زاڵ ئەبێ بەسەریانە زیاتر لەبەرەوەی ئێمە دائیما هەوڵ ئەدەین وەکو کە لە بەشی مناڵان متابعەی نەخۆشەکانی شێرپەنجەی مناڵان ئەکەین هەوڵ ئەدەین دائیما مناڵەکە ژیانی خۆی بەرێتە سەر هەتاکو لەو کاتێک کە عیلاج وەرەگرێ هیچ ڕێگیری لەوە ناکەین مناڵەکە یاری بکات ڕسم بکە لەگەڵ مناڵانی ترە هەڵسێت و دانیشێ ئەگەر مەجای هەبێت کاتی کە عیلاجی نەبێ بچێ بۆ قوتابخانەی خۆی لەگەڵ خزم و کەسوکاری خۆیانە دوور نەکەوێتەوە لەگەڵ خوشک و برای خۆیان یاری بکات دایک و باوکەکە سپۆرتی کەن دائیما گەشتبین بن لەگەڵی دایما بیاڵن مناڵەکە هەست بکات کە خۆی ژیانێکی تەندروست ئەتوانێ بژی ئەتوانێ بڕوات جلی جوان لەبەرکە ئەتوانێ خواردنێکی خۆش لەبەرکە بخوات ئەتوانێ دەربچێ بۆ سەفرەیەک لەگەڵ دایک و باوکەکە ئەوە هەمووی ئومێدێکی ئەداتێ بۆ ژیان دائیما بۆ مناڵە ئێمە ئیخێنە بەرچاوی کە تۆ ئەتوانی قوتابخانەکەی خۆت تەواوکەی ئەتوانی خوێندنی خۆت تەواوکەی ئەتوانی بڕۆی لەگەڵ برادەرانی خۆتا یاری بکەی لە هەمان کاتشە ئەبێ پابندبی بەو عیلاجە چونکە ئەو دەرمانە نەخۆشیەکە چارەسەرەکە کەواتە چەنێ گەشتبین بێ و چەنێ پابند بێ بەڕێنماییەکان و بە خواردنی تەندروست و بە متابعەی پزیسک ئەوەنە زیاتر ئومێدی چاکبوونەوەکەی زیاتر ئەبێ زۆر باشە دکتۆرە زۆر جار ئەو کەسی کە لەگەڵ نەخۆشدایە هاوڕێی نەخۆش یا کەسوکاری نەخۆش هەوڵ دەدەن کاتێکە دکتۆر یا پزیشک چارەسەری کیمیایی یام هەواڵی ئەوەی پێدەدا کە هەڵگری بۆ منە توش بووە بە نەخۆشی شێرپەنجە دەیانەوێ ئەم نهێنیە لە نەخۆشەکە بشارنەوە ئایا مافی نەخۆش نییە کەوا بزانێ خۆی چێتی و چ چارەسەرێکی بۆ دەنووسرێ یا ئەمە شاردنەوەی لە نەخۆشەکە جۆرێکە لە پاراستنی یام جۆرێکە لە هێشتنەوەی ورە و متمانەی نەخۆش بە خودی خۆی لە کامیان دروسترە ئەوەی کە تۆ نهێنی نەخۆشیەکەی و چارەسەری کیمیایی بە نەخۆشەکە بڵێ یان بیشاریتەوە بڵێ نەخۆشیەکی ئاساییە و ئەمە پەیوەندی بە چارەسەری کیمیایی ئەوە نییە خۆی لە ناحیەی دەرونیەوە بحوثێکی زۆر کراوە لەسەر ئەم مۆزوعە دەربارەی گەوران و دەربارەی مناڵانش هەنێ لە بحوثەکان ئەڵێ گەوران لەوانەیە بۆ ئەوەی کە زۆر تووشی دڵتەنگینێن و لەوانێ زۆر دڵیان بێت پێی دڵتون نەبێ وا باشترەکە پێی نەڵێت بە تایبەت لە تەمەنێکی تایبەتە لە تەمەنێکی گەنجە هەنێک لە دیراساتی تر هەیە ئەڵێ نە تۆ ئەبێ بە سەریحی لەگەڵ ئەو نەخۆشەیە باسیکەی بە گەشتبینیەوە بە هەموو سەراحەتێکەوە شتێکی بۆ هەموو شتێکی بۆ باسکە جۆری نەخۆشیەکەی بۆ باسکە پێی بلێ خوتەی عیلاجیەکە چۆن چۆنیە بە تەماتە بە چ شێوەیەک چارەسەریکەی بۆ ئەوەی نەخۆشەکەش لەگەڵ تا تەفاعلی هەبێ بۆ ئەوەی نەخۆشەکەش لەگەڵ تا یارمەتیت بدە هەنێک هەیە زۆر لە نەخۆشەکە ئەیشارنەوە بە شێوەیە کە پێی نەڵێن بۆ ئەوەی کە بابڕێن نەفسیەن تەسیری لێ نەکا ئەوە دوو دیراسەتە دوو بابڵێن ڕۆیایەکی جیاوازە هەریەکی بە گوێرەی ئەوەی کە قەناعەتی خۆیەتی ئێمە بە نسبەتی مناڵان باس ئەەکەم مناڵی بچووک بە تەئکیدی تۆ ناتوانانی باسی ئەو نەخۆشیە لەگەڵا بکەیت ناتوانانی پێ بڵێ تۆ ئەو نەخۆشیێت هەیە هەتاکو کە ئەو خۆی نازانێ معنای ئەو نەخۆشیە چییە بەڵام بە تەئکیدی تۆ ئەبێ بە دایک و باوکەکە بڵێ بە تەئکیدی ئەبێ دایک و باوکەکە فکرەیەکی تەواوەتیان هەبێ جۆری نەخۆشیەکە چییە خوتەی عیلاجیەکە چییە مەترسیەکەی چییە ئومێدی چاکبوونەوەکەی چییە بۆ ئەوەی کە بە تەواوەتی وشیار بێ لەگەڵ تا لەگەڵ ڕێگاکەیە بڕوا لەگەڵ تا هەتاکو بتوانێت چارەسەری نەخۆشیەکە بکە بە لەبەرەوە شاردنەوەکە نابێ بەو شێوەیە بێ کە هیچ فکرەیەکی نەبێ سبەی دوێی لێت ناپرسێن بۆچی دێم بۆ ئەم نەخۆشخانەیە بۆچی چارەسەرم ئەەکەی بەڵام بە تەئکیدی تۆ مناڵ ناتوانانی هەموو ئەو قسانەی لەگەڵا بکەیت چونکە مناڵ وعی ئەو شتەی نییە بەڵام دایک و باوکەکە ئەبێ ئاگاداری ئەو شتە بێ ئێمە زۆر جا هەیە مناڵی بچووکە بە تەئکیدی تۆ پێڵەی نەخۆشیەکەت هەیە من ئەدبم بۆ نەخۆشخانە ئەو دکتۆرە چاکت ئەکاتەوە ئەو عیلاجە وەرەگری هەتاکو چاک بیتەوە بەڵام تۆ بە مناڵەکەت نەڵێ وەڵاهی تۆ ئەو نەخۆشیەت هەیە
تەسیر لە نفسیەتی بکات لە مابینی برادەران و لە مابینی قوتابخانەکەیان کە ئەوان نازانن جۆری ئەو نەخۆشیە چییە. بەڵام بەنسبەتی گەوران وا تەسەوڕەکەم ئەو نەخۆشە ئەبێ بزانێ نەخۆشیەکەی چییە، بە تەواوەتی بزانێ بە چ شێوەیەک چارەسەر ئەکرێ، چییە ئەو پشکنینانەی کە بۆی ئەکرێ، خوتەی عیلاجەکەی کە بۆی دانراوە، ماوەی عیلاجەکەی کە وەری ئەگرێت چییە، دوایی ئەو عیلاجی کیمیاویە بە تەئکیدی ئاڕازی جانبی خۆی هەیە. بۆ نمونە قژی هەڵەوەرێ، لەوانەیە تای لێبێ، لەوانەیە کەم خوێن بێ، لەوانەیە تووشی نەقسێکی مەناعە بێت و تووشی ئەقراسەکانی کەم بێتەوە. ئەبێ ئەو نەخۆشە بزانێت کە ئەو نیشانانەی ئەوەی کە ئێستاکە باسم کرد ئەوە بەشێکە لە تەئسیری عیلاجی کیمیاوی، کە بەشێکە لە تەئسیری عیلاجی کیمیاوی ئەو نیشانانە کە دروستە بێ ئەبێ بڕوا بۆ نەخۆشخانە بۆ ئەوەی عیلاج وەربگرێ، بۆ ئەوەی چارەسەر بێ. کەواتە باسکردنی ئەو شتانە لەگەڵ نەخۆشەکەیە گرنگە بۆ ئەوەی ئەوش لەگەڵ پزیشکەکەیە دەست بەدەست هەوڵ بدەن بۆ ئەوەی زاڵ بن لەسەر نەخۆشیەکە. زۆر باشە دکتۆرە، کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە، لە یەک خولێکدا کۆتا قسە و سەرنجی جەنابتان چییە؟ بەتایبەت کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێرپەنجەیە. ڕاهی بە بۆنەی ڕۆژی جیهانی شێرپەنجە یەکەمین شت ئومێدی ئەوەین ئینشاءڵڵا هەموو نەخۆشەکان چارەسەر بکرێن و هەمویان عیلاجی خۆیان وەربگرن و ئینشاءڵڵا خوا شیفای خێریان بداتێ. دووەمش ئێمە زۆر گەشت بینین کە ئەو نەخۆشانەی هەتاکو ئێستاکە چاک بوونەتەوە ئەلحەمدوللا وای لێ ئەکا کە همەتی نەخۆشەکانی ترش بەرز بێ بۆ ئەوەی کە پابند بن بە عیلاجەکان و پابند بن بە ڕێنماییەکان. ئاماژە بەوە ئەکەین دائیمە پابند بن بە خواردنی تەندروست و ئەو شتانەی کە تەئسیر ئەکا لە سەحەتی ئینسان، ئەگەر لە سترێسەوە بێ، ئەگەر لە جگەرە کێشانەوە بێ، ئەگەر لە ئەم با بڵێن پیسی ژینگە، ئەوانە هەمووی هەوڵ بدەین لێی دوورکەوینەوە. جگەرە کێشان و مەی و ئەو شتانە بە تەئکیدی زۆر تەئسیری هەیە بەنسبەتی گەوران و ئومێدێکی زۆرمان هەیە ئینشاءڵڵا نەخۆشەکان هەمویان چاکەوە. زۆر دۆسپاس بۆ بەڕێز دکتۆرە پەیمان عەلی، پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی بەرنامەی باس و خواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش. تا بە یەک گەیشتنەوەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێنم، خواتان لەگەڵ.